دەیان کەسی کە هەیە لە ناوێکێتی و پارتیە هەتا بینەقاقیان لە خوێنی خەڵکایە، لە دزی، لە تاڵانی، لە ئەسیر کوشتن، لە ماڵ ڕووخاندن، لە کەرامەت شکاندنی بەشەر هەر ئێستا لەنێو ڕیزەکانی خۆیانە، لەنێو زیندانەکانە، لە دەستگای زانیاری. دوێنێ باسەکان لە دەستگای زانیاریە چیان لەو کەسە کردوەکە لە لەزار بوو ئەوتە خۆی لە تەلەڤیزیۆن و خەریکە لەینەوە قساکرد. بۆیە ئەمە بە بەحث سیاسی نیە، بەحسی تاوانبار. ئەگەر لە کوردستانە حکوومەتێک بێ، دادگایەک بێ، دادگایە کە بۆنی ئینسانی لێ بێ، دادگایە کە بوار بدا کەسانێک کە شکاتیان هەیە لە شکاتیان بپرسێتەوە، بڕوات بێت لەسەر شەڕی ناوخۆ، مەسعود بەرزانی، جەلال تاڵەبانی و نەوشیروان مستەفا و نێچیروان بارزانی هەمووانەوێت لە دادگا ڕابوەسن دیفاع لە خۆیان بکەن. دەبێت بپارڕێنەوە کە لە کوردستانە وەکو هاوڵاتی قبول بکرێت. ئەمە مەلەفی تاوانیان هەیە لە هێنانی لەشکری ناوچەکە بۆ کوردستان، لە ڕووخاندنی دێهاتەکان، لە شکاندنی کەرامەت، لە 15,000 گەنجی کوردستان لە شەڕی ناوخۆیان بە کوژدانیان بەبێ هیچ. هەموو ئەمانە لەم بزوتنەوەی کردوێتی و ئەمانەی کە دەسەڵاتیان بەدەستەوە بوو یەکێ لەو کەسانی کە دەسەڵاتی بەدەستەوە بووە